خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی دوو ڕۆژە خۆبەخشانی کەرتی تەندروستی لە سنووری پارێزگەی سلێمانی و پارێزگەی هەڵەبجە هەروای دارەکانی ڕاپەڕین و بڵێن گەرمیان مانیان گرتووە و ئەمەش دوایەوە دێ کە دوو نووسراوی نهێنی بڵاو بوو کە لە سنووری پارێزگەی دۆک ژمارەیەک کارمەندی تەندروستی دامەزرێن داون. لە بەرنامی ئەمڕۆ قسە لە سەرۆکاری مانگرتنی خۆبەخشانی کەرتی تەندروستی هەروەها داواکاریەکانین و هۆکاری وەستانی دامەزراندن بۆ بەشێک لە ناوچەکان و بۆچی جیاوازی دەکرێت لە دامەزراندنیش لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان بە میواندارێک لە بەڕێزان سەروەر سەرحەد نوێنەری گشتی خۆبەخشانی تەندروستی سلێمانی هەروەها گوڵاڵە کامیل خۆبەخشی تەندروستی دواتریش حەسەن مارف ئەندامی تۆڕی پاراستنی تەندروستی گشتی لەگەڵمان دەبێت لە هەولێریشەوە موسلیم عەبدوڵڵا ئەندامی لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک سەروەر بەخێر بن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە و ناڕەزایەتی کە دروست بووە بە دیاریکراوی ئەو ناڕەزایەتیە وەکو خۆبەخشانی تەندروستی لەسەر چییە بۆچی ئێستا دەستان بە مانگرتن کردووە؟ بەڵێ ئەوەی ڕاستەکەی ماوەی دوو ڕۆژە خۆپشاندان و بایکۆتی سەرتاسەری ناو نەخۆشخانەکانی کەرتی تەندروستی پارێزگای سلێمانیمان کردووە ئەویش لە دوایەوەیەت کە چەند فەرمانێکی نهێنی گەشتە دەستمان کە لە پارێزگاکانی دوهۆک و زاخۆ و لە پارێزگای هەولێر و لە ئیدارەی سۆرانیش دامەزراندن ئەکرێ ژێبەژێر و بە فەرمانی نهێنی بێ و هیچ کەسێک ئاگای لێبێ ئێمە قسەمان لەگەڵ مەسەلەن وەزیری دارایی و لەگەڵ ئەو نانەیە کردووە وەکیل وەزیرۆمان لێمە هیچ ئاگاداری ئەو مەسەلەیەنی کە ئەمە تەنها ئەوەی کە ئەمە بە دوای داچوونمان بۆ کڕۆک و دەستی نوێنەرایەتی دانەمەزراوە خۆبەخش تەنها لە بینی دووسێ کەسا کراوە لە ئەنجومەنی وەزیرانەوە هاتۆتە لای وەزیر و وەزیر لەگەڵ خاتونێکا کە بەڕێوەبەری گشتی بوو جەمەوەسە ئەو ئیمزای لەسەر کردووە و دامەزرانەکەیان بۆ کراوە لە کاتێکایەکە لە پارێزگای سلێمانی و هیدایی ڕاپەڕین و گەرمیان و پارێزگای هەڵەبجە هیچ دامەزرانێنە بەگرێ بەست تەنانەت لە دوو ڕۆژ پێش ئەوەی کە فەرمانی ئەو سەد کەسە دەرچێت بۆ دگرێبەستکردنیان لە زاخۆ فەرمانی چەند کەسێک چەنەها کەس نزیکی 20 تا 30 کەس بوو گەڕاوەتەوە کە ئەمری خۆبەخشیشیان بۆ ناکرێت ڕێگەیان پێ نادرێت بە خۆبەخشی لە کەرتی تەندروستیە کار بکەن لە کاتێکە لە نەخۆشخانەکانی پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی و ئیدارەکانی تری زۆ پێویستیان بە کارمەند هەیە کە یارمەتیان بە بۆ ناو نەخۆشخانەکان و نەخسێکی زۆر لە ناو نەخۆشخانەکانە هەیە وەکو ئاماژەمان پێ کردووە لە ناو خۆپشاندانەکانە 50% پارێزگای سلێمانی خۆبەخش بڕێوەیە بە یان نەقسە لە 150 کەرتی تەندروستی لەسەر خۆبەخشانە بەڵێ بۆ پێ ئێمە بەداداشتمان بۆ کردو میلاکی پارێزگای سلێمانی دەبێت لە 27,000 بێت ینی بەکۆی گشتی بەکۆی گشتی و کارمەندی پزیشکی و کارمەندی تەندروستی فەرمانبەر دەبێت 27,000 کەس بێ بەڵام تەنها لە ئێستا 13,400 کەس کار دەکا کە ئێمەژەکەوێتە ڕێژی لە 150 ئەوەش بزانین کە ئێمە ساڵانە چەنەها کەسمان خانە نشین دەکرێت چەنەها کەسمان کۆچی دوایی دەکات چەنەها کەسمان بە بۆنی نەخۆشی و مۆڵەتە درێت چەنەها کەسمان کۆچەکە بۆ هاندران واز لە ئیشەکەی ئێرەیە هێنێ ئێوە زانیاری ئەو نووسراوانە دروستن کە و دامەزران نهێنی دروستن ئەمە تا لە لامانە بە پێی لێران نووسراوە پاڵپش بە فەرمانی نهێنی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەمە ئیمزای بەڕێوەبەری گشتی بودجەیە ئەمە هەموو شتەکانی تیا مۆری پێوەیە ئەمە دامەزرانی بۆ 91 کەس کە ناو نانوشانەکان ئەمایان هی دووەکە ئەمەشیان بە فەرمانی وزاری ڕۆشتۆ 100 کەس بە ڕێژەی 100 کەس کە پسپۆرەکان لیستی هاوپەچەکە هاتووە ئەوەی کە من ئاگادار بووین 100 کەسیش نەبووە 213 کەس بۆ بێزگە ئەم 100 کەسی کە لەسەر میلاکی تەندروستی کراوە لەسەر میلاکی پەروەردە و میلاکەکانی تریش دامەزرانیان بۆ کراوە بەگرێ بەستکردنیان بۆ کراوە لە پارێزگای دۆک سەر بەزاخۆ سوپاس دەکەم وڵاڵەخان جەنابیشت بەخێربی سەبارەت بە کارمەندانی بڵێن خۆبەخش پێداویستی زۆر پڕ دەکەنەوە لە نەخۆشخانەکان و خزمەتیان چەندە خەڵکێکە 5 ساڵ 6 ساڵ خزمەتیە بێ بەوەی کە بکرێ بە بڵێن گرێبەست بێ یان بکرێت بە هەمیشەی وەکو کارمەندانی خۆبەخش من ئەمێ سەرەتا ئەو بڵێم ڕوونکردنەوە بۆ ڕایگەشتی ئێمە لێرەیە هەر کەسێکەیە بۆ لای ئێمە لی ناپرسین ئایا چی حزبێکە ئایا بەچی دەسەڵاتێکە ئایا لێرە ماقولە مەکو نەخۆشەڵم ئایا لێرە ماقولە حکوومەت یاخود بڵێ وەزارەتی تەندروستی لە ئێمە ئەپرسێت ئایا بەچی دەسەڵاتێکی یان چی حزبێکی ینی داوای تەسکێ لە کارمەندانی تەندروستی دەکە کە سەر بەچی لایەنێکی بێگومان ئەوە هەمووی دیارە ئەنجا من لێرەیە مستحقترین کەسم لەبەرێ من کچە ئەنفالم من وای 3 ساڵە کاری خۆبەخشیەکەم خۆت کچی ئەنفالم
لەگەڵەوەشە من ماوەی 3 ساڵە کاری خۆبەخشیەکەم لە من گەڕێ کچێکمانەیە تاقانەی ئەنفالەوە 8 ساڵە کاری خۆبەخشیەکات 8 ساڵە کاری خۆبەخشیەکات تا ئێستا حکوومەت هیچ شتێکی بۆ ئەو نەکردووە. باشە ئەی گەوزام کری هاتو چۆ نانیش هەر لەسەر خۆتانە هەموو شتێ لەسەر خۆمانە. حکوومەتی ئیستان بۆ ناکە بەس ئێوە خزمەت دەکەن بەبێ بەرامبەر بەرامبەرە بەکو بەس کاتێ لە کۆرۆنا ئیشمانە کرد بە ئەو بڵێن کاتێ لە کۆرۆنا ئیشمانە کرد هەندانێکمان هەبوو بەڵام ئێستا ئەو هەندانەش نەماوە ئەوژمان دوێتی خۆمانە چۆن بەبێ موچە چۆن داوام دەکرێت نانیشتان پێ نەدرێ و کرێ هات سوشتان بۆ ڕەت نەکرێتەوە و دانەمەزیرن ئەی چۆن داوام دەکرێنی وەکو ئێمە وەکو تەجروبە ویستمانە تەجروبەیە وەربگرین لەبەری خۆتە زانی ئەگەر بێت بۆ ڕێ بۆ هەر شوێنێ بۆ نەتوو کە بتوێ لەم کەناڵە داوام بکەی ئەبێ ئەزمونێکتە بێ ئەنج وەرەگیرێ ئێمە یەکەم جار بۆ ئەزمون دوای وتومانە بەشکم ئەمە دنیاە بەردێ بکێشە بەسەر حکوومەتە ئاورێک لە ئێمە باتەوە ئەنی زیاتر بۆ ئەزمونەکەی بێگومن باشە بەس ئەگەر ئێستا ئێوەمانتان گرتووە گرفتی زۆر دروست دەبێ بۆ ناوەندە تەندروستیەکان بۆ نمونەوەی کە سەروەر باسی کرد کە لە 150 پشتی بە ئێوە بەستووە خزمەت گوزاریەکان پێشکەشنی خزمەت گوزاری تەندروستی بێگومان لەبەری من پێتڵم لە 150 ئێمە کە شوێنەکان پڕەکەینەوە لە 122 لە شارت لە جمهوریت لە ئولادت لە مناڵانت هەمووی خۆبەخش بەڕێوە بە ئینتەنات لە فریاکەوتنی بڕۆ سەیری بکە خۆت بە دوادواشن بکە بزانە 122 زۆرینی خۆبەخشیان خوندە بە زەوانی کە خەڵکێ لە دەرەوەی سلێمانی شەربێ لە خۆبەخشی بکە و کرات سۆشی بۆ ڕەت نەکەنەوە بەڵێ لە هەڵەبجە هەمانە لە سەیسایە قەوەیەت خۆم لە تاس و جەوەیەم ئێتر ئەوانیشی هین ناو شارن بەڵام ناو شار هەموو شێوانەش بەپاس هاتوچۆوەکەن تەبان ئەگە تۆ داوامی بەیانان وێ مەجبوری بە تەکسی بێ بۆ داوامەکەت بەس ئەی ناخواردنەکە بۆچی تەنات هۆکاری چێ نانیشتان پێ نەدەن نانیش نادەن ئەو لە کێوە و بڕیارەیە کە نانیشتان پێ نەدەن تۆ کە ئەڵێ من کە کاتێک ئەڵم خۆبەخشیەکەم تۆ دابڕای لە هەموو شتێ ئەڵێ تەنات بۆت نییە داوای تەعینات بکەیت داوای گرێبەز بکەیت بۆت نییە داوای هیچ شتێک بکەیت ئیزنی ڕسمیشان نییە هەندا مۆڵەت و ئەوش تۆ بتەوێت بڵێ ئەگەر بێت و دامەزران بکرێت چەند ساڵ خۆبەخشیت کرد بێت هیچت بۆ حساب نییە یعنی وەکوە هیچ نەکرد بێت بۆت بە خزمەتی حساب نانە بە خزمەت حساب نییە هیچ سوپاس دەکەم دەگەرم وڵات کاک مسلیم سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەسەر و دامەزرانەی کە کراوە لە سنووری بڵێن پارێزگەی دۆک کە بە شێوەی گرێ بەس کراوە پێ دوایە جیاوازیکردن نێوان پارێزگەکان غەدرەوە هەموو خۆبەخشانی تەندروستی لە هەموو پارێزگەکان مافیەوەیان نییە کە دابمەزرێن بەناوی خی گەورە میهرەبان سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێست و بۆ میوانە بەڕێزەکانیشت خی گەورە ئەم مانگە تاعات و عیبارەتی هەموو مسلمانان قبول بکە لە ڕاستیە ئەم بابەت و ئەم گرفتەی کە هەیە سا لە کارمەندانی خۆبەخشی وەزارەت تەندروستی ئەمەژێکێکە لەو گرفت و بربەستانەیە کە هەیە لە بەردەم کارتی تەندروستی لە هەرێمی کوردستانە وەک هەموو کارتەکانی تر کە گرفت و کێشە و بربەستی زۆرە لە بەردەمدا ئەمانش کە بەدڵسۆزیەوە چەندین ساڵە خزمەت دەکەن و بەبێ گوێدان ئەوەی کە دۆخی دارایی چۆن بۆەوە بار و گوزەرانیان چۆن بۆ توانیویانە تا ئێرە بەدڵسۆزی بهێنن بەڵام بەداخەوە ئەمانیش ئالودەی یاخود بڵێن گرفتاری چەندان قەیران و گرفتن کە سەرەکی ترینیان ئەوەیە کە بێبەشن لە دامەزراندن کە سەرەتایترین مافی خۆیانە ئەمەش کۆمەڵێک هۆکار لە پشتێوێتی یەکێک لە هۆکارانەیە کە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کە وا ینی ڕاگەیاندراوە کە لە 2014 تا ئێستا دۆخی دارایی هەرێم خراپەوە بۆیە دامەزراندن داخراوە بەڕووی گشت سێکتەرەکاندا لە هەرێمی کوردستانە ئەمانە تا ئێستا بەڕاستی بەو شێوەیە باڵپرسێدراوی بەبێ دامەزراندن ماونەتەوە ئێستا ئەبینین بەڕاستی بەشێک لە ناوچەکان و بەشێک لە هەمان ئەو کارمەندانەی کە لە هەمان سێکتەر و لە کەرتی تەندروستیە کارەکەن
ئەبینین کە فەرمانیان بۆ دەرەچێەوە دامەزرێنرێن یاخود بڵێن ئەکرێن بەگرێ بەست ئەمە نیگەرانیەکی زۆری دروست کردو لای بەشێکی تری زۆری کارمەندان و بڵێنەوە کارمەندە دڵسۆزانێک کە بەخۆ بەخش لە سێکتەری تەندروستیا کارەکەن. بەداخەوە ینی ئەم گرفتە یەکێکە لە دەیان و سەدان ئەو گرفتانەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە و بۆتە هۆی مای ناڕازی و نیگەرانبوونی خەڵکی دڵسۆز کارمەندانی دڵسۆز لە سێکتەرە جیاوازەکاندا و بەشێکیشی بەڕاستی من پێم وایە هەموو ئەو دۆخەی کە هەیە لە ئەنجامی گرژی و ناکۆچی سیاسی و نێوان لایەنە سیاسەکانە ورتر بڵێن لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەسەر چەندین پرس لە ئێستا ناکۆکن و لە خوارەوە خەڵک باجەکێدا. باشە بە زۆ کولیژنەکەی خۆتان بەراچوونی بۆ دەکەن چکە نووسراوی کە وەکو لیژنەی تەندروستی نووسراوی کە بڵاو کراوەتەوە بڵین بەنهێنی دامەزران نکراوە بەراچوونی بۆ دەکەن ئەوە جیاوازی کردنیش لە نێوان پارێزگاکان جۆرێک نییە لە غەدر یاخود بڵین ئێستا تیمی یەکێتی لە حکوومەت لە وەزاری تەندروستی خۆی بەرپرسیاری نابێ بەراچوونی جدی بکات بۆ ئەو پرسە؟ بەتاکید یەکێتی نیشتیمانی کوردستان شەریک و بەرپرسیارەتێکی یعنی چۆن بڵێن 150 هەیە لە پێکەنانی حکوومەت لە ئێستاە ئەوان بەرپرسیاری یەکەمن ئەبێ ئەوان خۆیان بەدواداچوون بکەن لەسەر ئەو جۆرە جیاوازی و نایەکسانی و نەعەدالەتی کە هەیە ئەوە ئەبێ ئەوان بەڕاستی ئەم ناڕەزایەتی و ڕخنانە بگرنە ئەستۆی خۆیان وەڵامی ئەم کارمەندە بەڕێزانە بدەنەوە. ئەمە بەشێکیان بەشێکی تریش ئێمە وەکو لێژنەی تەندروستی بەتاچیت ئێمە بە دوواداچوونی خۆمان کردووە لە سەرخەتی لەگەڵ وەزارەت و وەڵامی ژوەرەگرینەوە وەزارەتیش خۆی وەڵامەیەتەوە چونکە ئەبێ ڕوونکردنەوە لەو بارەوە بدرێ خۆی ئەبێ بەڕاستی هەموو جۆرە دامەزراندنێک بە شێوەیەکی تەندروستی خۆی ئەبێ بە شێوەیەکی یەکسانی بە شێوەیەکی ئاشکرا بە شێوەیەکی دادپەروەرانە بێ لە نێوان شارەکانە بە پێی پێشکەشکردنی CV بێ نەک بەو شێوەیە لەسەر ئەساسی لایەنێکی جیاواز و پژوێخستنی لایەنێکی تر و یاخود بڵێن پژوێخستنی تەواوی خەڵک بەبێ جیاوازی لە ڕەچاوکردنی CV شارەزایی پسپۆڕی شادە بڕوانامە و ئەزمون کە ئەمانەتیاندا هەیە نزیکەی زیاد لە 7 ساڵە کارمەندی خۆبەخشە لە خستەخانەکان و ئەتوانن بڵێن لە هەموو نەخۆشخانەکان ئێستا کارمەندی خۆبەخش هەن و بەدڵسۆزی کارەکەن ئێستا توانین بڵێن زیاد لە 145 کەرتی تەندروستی لەلایەن کارمەندە بەڕێزەکانی خۆبەخشەوە لە هەموو ناوچەکان و بنکە و ناوەندەکانی تەندروستی و نەخۆشخانەکانەوە بەڕێوە بردرێن بە بێگوێدانە ئەو نەهامەتی و ناڕەحەتی بربەستە دارایی و تەعامولە سەختەی کە لەلایەن نەخۆشخانەکانەوە لەگەڵیان ئەکرێ. باشە ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارشم دەیواتەگرێمە و لای بەرز ئێستا بڵین بەردەوام دامەزران بە شێوەیەکی نهێنی و بەواستە هەبووە بۆ دۆخی دارایی هەرێمیش بە شێوە ناکە دامەزراندنی شەبێت بە تایبەتی بۆ کەرتێکی هەستیاری وەکو تەندروستی؟ بەڵێ بە تەئکید دامەزراندن هەمیشە هەبووە ینی ئەمە لە هەموو قۆناغەکانە دامەزراندن هەبووە لە سێکتەرێکە هەبوو لە سێکتەرەکانی ترانە بووە لە لایەکە بوو لە لایەکی ترانە بووە ینی بە شێوەی نهێنی هەبوو بە شێوەی ئاشکرانە بووە ئەمە کۆڵی لێ ناکرێ بخۆی ئەمە گرفتێکە لە گرفتەکان کە خەڵک نیگەرانەکە و خەڵک ناڕازی ینی بەڕاستی بێزارەکە لەم دۆخە جگە لەوەش بەڕاستی من دووبارەی یەکەمەوە چ دواکەوتنی موچە و چ نەمانی داهات و ناشەفافی داهات و گرفتی دارایی کە هەیە و گرفتی دامەزراندن کە ئێستا بەشێکە و گرفتی کەمی پێداویستی خزمەت گوزاریەکان هەمووی ئەمانە پێم وایە باجی ناکۆچی و لێکترازانی نێوان لایەنە سیاسەکان بە تایبەتریش نێوان پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕاستی جۆرێکە لە دوو ئیدارەی کە ئێستا بینرێت. بەڵێ سوپاس دەکەم دواتر لەسەرەوەش قسە دەکەین ئایا موچە بڵێن بوجە بەشی دامەزراندن دەکا یاخودنا بۆچی ئەو خەڵکێکی خانەشین دەبێت کەس ناکرێتە شوێن دەکەڕێم وڵات کەک سەروەر سەبارەت بەوەی کەوە دژاتیەوە دەکەن خەڵک لە سنووری دۆک و هەولێریشدا بمەزرێ یاخودەوە دەتانەوێت بەدات پەروەرانە بێ ڕەنگە خەڵکێکشی لەوێ بە حەقی خۆی بێدا بمەزرێ
هەمویان وەکو ئێوە غەدری لێکراوی بڵێن بەڵێ ئێمە هەلوەکو لە خۆپشاندانەکەشە بە هەموو ئەو هاوڕێیانی کە لەگەڵ مانابوون لە کۆنگری ڕۆژنامە هەموو کەناڵ و ڕاگەیان کراوەکان کە لێوا بوون پێمان وتمان ئێمە کە ئەخوێنین ئەرکی خۆمان جێبەجێ ئەەکەین کە تەواوی ئەەکەین ئەبێ حکوومەتیش ئەرکی خۆی جێبەجێکا و دامەزران و گرێبەستمان بۆ بکاتەوە ئەوانشی کە لەوێ تەواویان کردووە خوێندنیان تاوا کردووە ئەرکی خۆیان تاوا کردووە ئەوانش ئەرکی خۆیان ینی مافی خۆیان وەرگرتووە کە دامەزرانیان بۆ کراوە بەڵام هێمە لێرە ئەڵێن کە لە ساڵی 2013 بۆ 2014 تۆ دامەزرانە ڕاگرتەوە بە گرێبەستکردنە ڕاگرتەوە قەیرانی دارایی بۆنەی شەڕی داعش و بە بۆنەی هەزارەها و قەیرانانەی کە خۆیان باسیەکەن و هیچیش ئەسڵ و ئەساسی نییە. ئەڵێ ئێمە دامەزراندن ناکەین کە دامەزرانیان ڕاگرتووە ئێمە ژۆک و هەمومان خەڵکی ئەم کوردستانین و هەمومان حەزەکەین کوردستانێکی پێشکەوتومان هەبێ لەگەڵ هەموو قەیران و هەموو جۆرە نامەتێک کە ڕوومان تێگا ڕێەکەین لەگەڵیانە ئاجەنجین لەگەڵیانە شان بەشانیان بەڵام هۆکارەکەی چییە کە تۆ بە منەڵی ئەڵەی دامەزراندن نەماوە بەڵام بە فەرمانی نێنی لەولاوە خەڵک دامەزرێنی ئەمە ئەگەر مەسلەی لایانی سیاسی نەبێ هیچ شتێکی تر نییە ئەمە ئینا ئێمە وەکو خودی خۆمان زۆرمان پێخۆشە کە لە سنووری هەولێریشتە خەڵکێک ڕەنگەواستی نەبێ لە دهۆک بە هەمان شێوە غەدری لێکرابێ ئێساکشتی لێ پێڵێن ئەم مەسلەی هەولێر و سلێمانیە کە ئێستا ڕووی کردوتە ئەم وڵاتی ئێمە مەسەلەکە بەزێ مە زەرمەند نابی مەسەن یەک لایانی سیاسی زەرمەند نابێ هەموو لایەنەکان زەرمەند دەبن هەر بە لایانی ئۆپۆزیسیۆنەوە بگرێت تاکو دەسەڵاتدارەکان خۆیان ئەوان مەسەلەن ئەمە چنا لایانی سیاسی تر هەیە لە هەولێر لایانی ئەوانیش هەیە لە پارێزگای سلێمانی لە گەرمیان لە هەڵەبجە لە هەموو شوێنێگەیە ئەوانیش لەگەڵ ئێمە ئێستا یەک دەنگن لەبەر ئەوەی نەحەقیش بەرامبەر ئەوان کراوە من یەک شتە بۆ باسکەم وەکو گوڵاڵەخان باسی کرد ئەو دام مەسلەی چەشەید و کوڕانفال و ئەمانە وڵاڵەخان خۆی کچ ئەنفالە ئەمان ئەڵێن دامەزراندن نەماوە بە فەرمانی وەزارەت کە من ئێستا بڵگەکان لای ناو مۆبایلەکەمە بە فەرمانی وەزاری گرێبەستیان کردووە بۆ یەک تاک شەخص لەکوێ لە پارێزگای سلێمانی لە نەخۆشخانەی شار بە تایبەتی لە ڕۆژی دەی 21 یەکا فەرمانەکە دەرکراوە هەتاکو 2022 گرێبەستەکەی بەڕەسمی کە مانگی 500,000 بەس لەبەر خاتری ئەوەی کە کوڕی شەیدی لایەنێکی سیاسی ئەم حکوومەتەیە بۆ ئەویان کردووە ئەو کەسیان هێناوە بە فەرمانی وەزاری بێ ئەوەی پڕێبەراتی گشتی تەندروستی ئاگای لێبێ بێ ئەوەی هیچ کەسێکی تر لایەنێکی تر ئاگای لێبێ هێناویانە لەناو 12,000 دانە مەزراوی پارێزگای سلێمانیا دایان ناوە ئەمە ناحەقێکی زۆر زۆرە مافخورانێکی زۆر زۆرە زۆر جوان پێوەی دیارە کە ئەمە تەنها مەبەستیان ململانی سیاسیە ئەمەش لە نێوان ئەم ململانی سیاسیاتیا چوین خوان کە ئێستا دەسەڵاتدارن ئێمە ڕاپەڕیمان کردو بۆی نەوەکانمان خۆش بژین بەڵام ژیانی نەوەکانیشان وێران کردووە بۆیە من لێرەوە پێم ڕاگەیاندون لەم ڕۆ پێمان ڕاگەیاندون هەتاکو نێنە سەرخەت و ئەم کاری خۆیان چاک نەکەنەوە ئێمە وازنایەنەوە ئەگەر ئێوە هەر بەرداومن لە مانگرتن زیانی بۆ خەڵکیش بۆ خەڵکیەوەی کە دەیانەوێت سەردان تام بکە ئێستا ئێمە کە خۆپشاندانەکەین فەرزە لەسەر هەموو چین توێژەکان بن یارمەتی مامن بەوانش بە هاوڵاتیش چونکە ئێمە کە نەخۆشخانەکانمان بایکۆت کردو وازمان لە نەخۆشخانەکان هێناوە زەرمەندی یەکەم خەڵکی فەقیرە چونکە من یەک پێ بڵم من سەیرم لەوەیەت ئەم لایەنە سیاسانەی کە لێرەکە لەگە حکوومەت دەسەڵاتیانێ و بە دەنگی ئەم میلەتە فەقیرە ڕۆشنەتە ناو حکوومەت و چون بە کورسی دەسەڵاتیان وەرگرتووە و خەریکی پارە خواردن هەمووێ بزانم چۆن ڕویانیێنە ناو نەخۆشخانەکانەوە ئەم خۆبەخشانە تیماریان بۆ بکە چۆن ئەتوانن بێنە بەردەستمانەوە هەرچانە ئێمە هەتاکو ئێساتش ماوەی 8 ساڵەکە خۆبەخشی ئەکرێن لە ناو پارێزگای سلێمانیا تا ئێساتێ هیچ کەسێکی خۆبەخش لە ناو پارێزگای سلێمانیا بە هیچ چاوێکی سیاسی سری هیچ نەخۆشێکی نەکردوون لەو شوێنایەتیایەتی بە بچووک و بە گەورەوە بە فەقیر و بە دەوڵەمەنەوە بە لە هەموو لایەنە سیاسیەکانەوە هاتوونەتە بەردەستی وەکو خۆی یارمەتی یاون بابەستەکەی ئەمە لەوایە ئەم لایەنانی بە تایبەتی من سەبەبکاری یەکەم لایەنەکانی ناو پارێزگای سلێمانی دەسەڵاتدارەکانی سلێمانی بێکە یەکەم ئەزانم ئەگەر ئاگادار بوو بن مەبەستم یەکێتیە گۆڕانە ئۆپۆزیسیۆنە ئەو پەرلەمانتەرانی کە لە پەرلەمانە بەدەنگی ئەم خەڵکە فەقیرە ڕۆشنێتە ناوانی کە سەر بە پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و پارێزگای هەڵەبجەن ئەمان ئەگەر ئاگادار بن هەر خراپە هەر زەرەرە هەر خەتابارن ئەگەر ئاگادار نەبن هەر زەرەرە هەر خەتابارن ئەمان کە ڕۆشنێتە پەرلەمانەوە چۆن ئەکرێت لە ناو وەزارەتێکی گەورەیە هێمە لیژنەی تەندروستیمانێ لە ناو پەرلەمانە چۆن ئەکرێت دامەزراندن کرابێ بۆ پارێزگایەت و ئاگاو لێ نەبێ
دەسەڵاتدارەکان چۆن ئەکرێتەوە لە ناو وەزارەتی تەندروستیا بێزگە لە یاخۆ یەک لایانی سیاسیتیانە ناو وەزارەتێ هەموو لایەنە سیاسیەکانی دیایە بۆچی ئەو لایەنە ئۆپۆزیسیۆن و ئەو دەسەڵاتدارانی ئەم ئیدارانەی کە لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە هەیە بە یەکێتی و گۆڕان و بە هەموو لایەنەکانی ترەوە بۆچی ئاگادار نەبوون کە ئاگاداریش بوون بۆچی هیچ هەڵوێستێکیان نەبوو ئێمە مەبەستی سەرچەکەمان ئەوەیە ئێمە دۆکو پێم وتی بەشێکی زۆر پێکەین هەر لەم دوو ڕۆژەی کە ئێمە خۆبەخشیمان کرد خۆپشاندانمان کردو و هاتوونەتە دەرەوە بایکۆتی نەخۆشخانەکانمان کردو جوان بە نەخۆشخانەکانەوە دیارە هەر دەتوانین خۆتان بەداداچوون ڕاگەیانکارەکان بەداداچوون بکەن قسە لەگەڵ نەخۆشخانەکان بکەن لەگە بەڕێوەبەری نەخۆشخانەگە لەگە بەڕێوەبەتی گشتیا بکەن کە لەم ماوەی دوو ڕۆژە چ زەرێکیان لێکەوتووە سپاس دەکەم گوڵاڵەکان سەبارەت بە پێویستی وەکو پێویستی ئێستا کاک سەروری ژامەژە بێت سنووری پارێزگای سلێمانی بڵێن لەگەڵ هەڵەبجەوە هەنە پێویستی زۆری بە کارمەندی تەندروستیە بەوەی بکرێت بە فەرمی وەکو پێدەویستی نەخۆشخانەکان بەڵێ لەبەری کە سێریکەی مردوومان هەیە کارمەند یاخود خۆی تەقاوت کردووە یاخود بن نەخانشینەڵەن یاوەتە سەفەری دەروی وڵاتی کردووە یاخود ئینجازەی کردووە ناتوانێت نەخۆشی درێژخایەنی هەیە ئەتۆ شوێنی ئەمانە بەچی پڕەکەیتەوە باش ئێمە هاتوونە کەرتە تەندروستیەکان و کاری خۆبەخشیەکەین ئەگەر پێویستی بە ئێمە نەبێت چۆن عقدی خۆبەخشیمان بۆکەن دێنە ناو تەندروستیەوە دێنە ناو بنکەکانەوە دێنە ناو خەسخانەکانەوە دەوامەکەین ئەگەر پێویستیان بە ئێمە نەبێ بەڵێ بەزانان گلەیەکیش لە خۆبەخشان هەبێت دەڵێن ئەگەر بە خۆبەخشانە پرتان نەکردووە چەندەوە خزمەتێکی گەورەتان کردووە ڕەنگە دامەزراندن کراباوە ئەو گلەیە شێ لە خۆبەخشان گومان لێ بوو زۆریش بەڵام کاتێکە من ئەڵێم هاتووم خۆبەخشیەکەم یەکەم جار ئەزمون دووەم جار بووی حکومت ئەوەرمان لێباتەوە یعنی تەعینمان بکە لەبەری هەلی دامزان زیاتر بۆ کەسانێک کە لە پێشەوە بن باشە بەس وەکو خزمەت ینی وەکو کارمەندێکی هەمیشەی ئێوە ئیش دەکەن وەکو کارمەندەی کە موچەی هەیە مافی هەیە بگرە لەو زیاتر ئیشەکەم بە ئەرکی خۆمەڵەسم بڕۆن لە ناو نەخۆشخانەکانە سێری بکەن بزانە کێ باشتر ئیشەکە من لە کەداریان ناکەم بەڵام ئێمە وزەوتانەیەکی زیاترمانی وەک لەوان ئەوان تااقەتیان نەماوە بەتەمەنێکی زۆریان بەڵێن پزیشک و کارمەندانی تەندروستی بەڵێ لەبەر ئەوەیە باشە بەس ینی کەس نەخراوەتە شوێنی ئەوانەی کە بۆ نمونە مۆڵەت وەردەگرن خانەنشین دەکرێن ئەوانەی کە خوان واز لە یان ڕۆشنەتە دەرەوە ئەی خەلەل دروست نەبووە سەر لە ناوانە تەندروستیەکانە خەلەل دروست بووە ئەوە تا ئێمە خۆبەخشەکان شوێنیمان پڕکرێتەوە ڕاستەکە ئێمە خەتاباری نە ئەبووە ئەومان بکردە بەڵام کاتێککە ئەمە کراوە هەلێک بۆی ئێمە بینە پێشەوە دامەزراندن بۆ ئێمە بکرێت باشە بەس خۆ دوتت کچیان فالی بەڵێ هیچ تایبەتمەندیەکت پێ نەدراوە هیچ پێ نەدراوە ئەنفالە باوکت ئەنفالە هیچ تایبەتمەندێک هیچ ماف و ئیمتیازێک هیچ شتێکم بۆ نەکراوە بە خۆبەخشی وتە چەند ساڵە کار دەکەیت 3 ساڵە سپاس دەکەم دواتر بۆ لای بەڕێز کاک مسلیم سەبارەت بە بودجە وەکو بودجە ئێستا حکوومەت کە ئێستا داهاتەکەی سەروی تریلیۆنێکە تەنام و چە پێویستی بە 900 میلیارێکە ناتوانێت دامەزراندن بکاتەوە یاخود بە تایبەتی بۆ بەشێکی گرنگ وەکو وەزارەتی تەندروستی یاخود ئەوەی کە ساڵانە بەپێی ئاماری فەرمی 5,000 کەس لە هەموو وەزارەتەکانە خانشین دەبن بۆچی دامەزراندن نییە یاخود بە شێوەیەکی شەفافەوە هەیە ڕەنگە بەنهێنی هەبێت بەڵێ خۆ یەک لە کێشەی ئەو کێشە گەورەی کە هەیە لە بەردەم دانەمەزراندن لە هەموو سێکتەرەکانە بە سێکتەری تەندروستیشەوە کێشەی داراییە کێشەی داراییش پێمان وایە یەکێک لەوە کارانەی کە دارایی گرفت بۆ لە بەردەمەم پرۆسەیە کە بە شێوەیەکی ڕێکوپێک و بە یاسایی و تەندروستی جێبەجێ بکرێ نەبوونی بودجە بووە ئەمە چەند ساڵێک کە یاسای بودجەمان نییە و یاسای بودجە ناتۆتە پەرلەمانی کوردستان بۆی کە تێپەڕێ و میزانیەی حکوومەت دیاری بکرێ و هەموو سێکتەرەکان بتوانن قدرەتی خۆیان بزانن بۆی کە ساڵانە پلانی خۆیان دابڕێژن و بتوانن لە ناو چوارچێوی وەزارەتی دیاریکراودا فەرمانبەری نوێ بخەنە سەرکار و ئەوانەی کە خانەنشینە بن کە خەڵکی نوێ بچێتە جێیان کە دیارە ساڵانە خەڵکێکی زۆر خانەنشینە بێ لە هەموو سێکتەرەکان بە ڕێژەی جیاواز ئەوەی کە هەیە نزیکە 4,000 کە ساڵانە خانەنشینە بێ بۆیە من پێم وایە
یەکێک لە گرفتەکان نەبوونی بودجەیە کە دیارە ئەم ساڵی یەکێک لەو گرفتانێک کە لە پەرلەمانی کوردستانە نهاتنی بودجە بوو پەرلەمانی کوردستان کەم ساڵش بەبێ بودجە تێپەڕی بۆیە هەمیشە باز لەوە ئەکرێت کە گرفتی دارایی بربەستە لە کاتێکدا کە دۆخی دارایی هەرێم ئێستا زۆر لە چاو جاران باشترە چونکە ئەبیندرێت کە نرخی نەوت ئێستا زۆر بەرز بۆتەوە و هەناردەکردنی بە شێوەیەکی ئاسایی باش ئەڕوا بڕێوە و نرخەکەی بەرزە بامانشێوە ئەو پارەی کە لە باج و ڕسوماتی دەست حکوومەتەکە زۆر بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە چونکە ئێستا باج زیاتر لە هەموو سێکتەر و بەشەکانی ڕۆژانە خراوەتە سەر هاوڵاتی ئەو پارێکە لە هاوپەیمانانەوە دێەوە ئەو پارێکی کە لە خاڵە سنووریەکانەوە دەسەکەوێ هەموو ئەمانە بەڕاستی ئاماژەی ئەوەن کە دۆخی دارایی هەرێم باشە بەڵام باش ڕاستەڕێنەکردنی ئەو داهاتە هەیە و ناگەڕێتەوە وەزارەتی دارایی یاخۆت بگەڕێتەوە وەزارەتی داراییش بەڕاستی وەک پێویست سوودی لێ نابیندرێ و ناخرێتە خزمەتی هاوڵاتی بەکردنەوەی دامەزراندن لە هەموو سێکتەرەکانە سێکتەری تەندروستی بۆیە کە ڕێژەی خۆبەخشەکان ساڵانە بتوانن ڕێژەیەک ئەگەر بە پێی خاڵبەندیش بێ بتوانن جیلی نوێوە خوێنی گەرم پسپۆڕی نوێ بخەنە سەر کارتی تەندروستی چونکە کارتی تەندروستی بیرمان نەچێک لەو کەرتانەیە لە هەرێمی کوردستانە بەڕاستی گرفتی زۆر گەورەی لە بەردەمایە و ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ ئەم کارتی تەندروستی بەرەو پوکانەوە بەرەو لاوازیە چێ لە بەرامبەردا ئێمە کارتی تەندروستی تایبەت و ئەهلیمان هەیە ڕەواجی هەیە و ئەبوژێتەوە لە بەرامبەر کەرتی حکومیە و خەڵک ڕووی لێەکە بۆ لە بەرەوەی لە کەرتی حکومیە گرفتی زۆر هەیە هەم لە کاربندەکانی بەڕێوەبەری بنکە تەندروستی و ناوەندەکانی تەندروستی و نەخۆشخانەکانە بینی گرفتی زۆرمان هەیە لە کەمی کارمەند لە کەمی دکتۆرەکان لە کەمی پێداویستی و کەمی خزمەتگوزاری تەندروستی لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکانە لە بەرامبەرەوەشە کەرتی تایبەت ئەتوانێت هەموو پێداویستیانە دابین بکە بەڵام بۆتە بارگرانی بەسەر ژیانی خەڵکەوە بۆیە ئەمانە گرفتی گەورن ساڵ بە ساڵ ئەم گرفتانە زیاتر بوون گەورەتر بوون لە باتی ئەوەی کە بەهۆی باشبوونی دۆخی داراییەوە گرفتەکان چارەسەر بکرێن و بنبڕ بکرێن ئەوەی ئێستاشێ بەڕاستی من پێم وایە بەشێکی پەیوەندی بە ئەم ناکۆچیانەیە کە ئێستا هەیە لە هەرێم ئەیگرێتەوە و بەشێکیشی ناپلانی و نەبوونی پلانە بۆ کۆتایی هێنان بەو دانەمەزراندنەی کە لە 2000 توان بڵم لە کۆتایی 2013ەوە هەیە بەهۆی بەهانەی قەیرانی دارایی کە ئێستاش دۆخی دارایی هەرێم زۆر باشە بەڵام ساڵ بە ساڵ ئەم گرفتە گەورەترە بێ ئەگەر هات و پلانێکی جدی پێشوەختەی خێرانە بێ بۆ کۆتایی هێنان بە دانەمەزراندن لە هەموو سێکتەرەکان بەتایبەت لە سێکتەری تەندروستی و سێکتەری پەروەردە کە ئێستا ئەمە گرفتێکی گەورەیە لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستانە. میرانی بەڕێز ناوبڕێژی کورد و دەگەڕین وڵات. ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نەودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگێی ئاوی سلێمانی. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆ دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە. ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆ. دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە
سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرە داگیرسێنە. کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکیشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕس کاک حەسەن جەناویشت بەخێر بێ چەندەمەنی ساعات قسە دەکەین بەهەر حاڵ بەخێر بێ سەبارەت بە کارمەندانی خۆبەخشی تەندروستی کێستا مانیان گرتووە ئێوەکو تۆڕی پاراستنی گشتی تەندروستی بۆچونان چیە لەسەر و ناڕەزایەتیانەوە سنووری پارێزگای سلێمانی پێویستی بە چەند دامەزراندن هەیە کە ئێستا و خۆبەخشانە ئامادەنین دایان بمەزرێنە. سواس بۆەوە ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی کەناڵەکەتان. هەڵبەتە بە تەواوی ئێمە پشتگیری ئەو نەک هەرممانگرتنی ئیساکێکە خۆبەخشەکان لە مانگرتنان تەواوی دەرچۆکانی هەموو بەشەکانی کە پەیوەنددارە بە تەندروستیەوە ئەبێت بخۆی هەڵبەت ئەم بێپلانی بەداخەوە بێپلانی حکوومەتە ئەگەر تۆ بخۆی ئەگەر پلانت هەبێ ئایا پەیمانگاکەیتەوە ئایا کۆلەژەکەیتەوە ئایا پێویستی بە ماستەر و دکتۆرا هەیە بەپێی ئەو ڕێژەی کە پێویستت پێێتی خەڵک بنێرە کەسەکان بۆ نمونە تۆ ساڵانە پێویستت بە 5,000 کەسە پێویستی بە 3,000 کەسە لە بەشەکانە ئەمەندە وەرگرە تۆ بۆچی بەڵام بخۆی کێشەکە لێرە نایە ئەمە زانکۆ و پەیمانگاکان کە بوون بە تایبەت لە زانکۆ تایبەتەکانە بۆ خۆی ئەمەش بەشێک بوو لە بازرگانیکردن بۆ بەرپرسەکان هەڵبەتە دەرگاکرایە بە لێشا و خەڵک وەرگیرا لەم لایشەوە لێرانەوە تەراکومێکی زۆر و کەڵەکەبوونێکی زۆری دەرسۆکان ئەم بە تەواوەتی پشتگیری داواکانیان نەکەین داواکانیان داوایکی تەواو ڕەوایە و شوێنێک پێ دوایە بەم شێ مام لەگەڵ خۆبەخشی تەندروستی خۆ تا کارمەندی تەندروستیش بکرێت ئەوەی کە ئێستا نەکری هاتوچیان بۆ ڕەت بکرێتەوە نەبوویان بە خزمەت حساب نەنانیان پێ بدرێ. من وازم هەر لەم کەناڵی بەڕێستانە جاری کە باسی ئەوم کرد وتم خۆبەخشەکان کە دێن ڕاستیەکەی کە دێن مافی ژەمەنان خواردنێکیان نیە لەو کاتی کە ئەمێنەوە لە خەسخانەکانە. یعنی بەڕاستیەکەی ئەگەر ئاغایەک سەپانی بۆ بکەیت ئەگەر حەقەکەش ناتێ نانسکیەکە داتەوە لە کوردەوەرە پێوتر نانسکیە ئەم نانسکیەکەیشیان پێڕەوا نابێت خراپترە لە سیستەمی دەرەوەگات ئەگەر زۆر گەڕاوەتەوە من پێم وایە ڕێک کۆیلایەتیە گەڕاوەتەوە بۆ پێش دەرەبگاتی ژۆک جەنابەت فەرمووت بۆ سیستمی کۆیلایەتی گەڕاوەتەوە بۆ سەردەمی کۆیلایەتی گەڕاوەتەوە وەکو پێویستی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان پێویستمان بە چەند دامەزراندن هەیە ئەوەنەی داتاکان باسیەکەن 8,000 میلاکی بەتاڵ هەیە 8,000 میلاکی بەتاڵ هەیە کاک حەکیم بخۆی کێشەکان لێرەنا یەکشتە ئێمە تقریبا ئەتوانم بڵێم لە 10 ساڵ پێش ئێستاوە دامەزران زۆر کەم بۆتەوە ئەگەر هەش بوو بێت ژێربەژێر و بە واستە و مەحسوبیت و مەحسوبیت هەبووە بۆ خۆی ئێمە تەندروستی کە تاکی دەکات لەسەر ئەوەی لەسەر سێ ستراکچەر لەسەر سێ پێکاتەیە دامەزراوە و بیناو هەیکەل و ئیدارەیە پێداویستی و دەرمانە لەگەڵ سەرچاوی مرۆییە لە خلالی ئەم 12 ساڵایە هیچ کەسێک دانامەزراوە لەگەڵ ئەوە شاوەکو هەموو شوێنەکانی کە ساڵانە خانەنشینی لێ ئەکرێت ساڵانە کارمەند و پزیشک و وینیش ئەمرێت و بەدل لەوەش شۆڵکردن هەیە و خەڵک ئەڕواتە دەرەوە ئەم هەموو بەتاڵاییە جێماوە کەڵەکە بووە دانەمەزرانیش هەیە یەک شتیکە هەیە بە حەقی ئەوانەی کە پیشەی تەندروستیان هەیە شتێکێکە پێوتێتە دەڕوجی طوبی
یعنی لە 2 ساڵە ئایا 4 ساڵی کۆلێژە ئایا چەندێکە بە دوای ئەوە تۆ ئەگەر نەچیتەوە سەر پیشەکەی خۆت وەکوای هیچیت نەکردبێ بۆ فترێکی زەمەنی بۆ نمونە دەرچوویەکی پەیمانگای یا کۆلێژی نەخۆشەوانی هەیە ئەگەر بۆ 5 ساڵ 6 ساڵ لە ماڵێ بەڕاستیکە هیچی بیر نامێنێت ینی چەندێک علمە وەرئەگیرێ لە ڕووی تیۆریەوە ئەمەە ڕووی پراتیشیوە پێویستی بەوەیەتی بچێ پراکتیزەی شتە علمیەکانی بکات لەگەڵ نەخۆشەوە چمانای دێنێ مەسەر حکوومەت لە 2012 بزانم 2013 دامەزران نێروەستاندووە دامەزران بە تایبەتی و کارتێکی هەسیاری وەکو تەندروستی نەدەبووە تایبەتمەندی پێ بدرێت خۆبەخشان بەرۆ منە بکرێن بە هەمیشەی ئەگەر باغدانێک بە کەرتی گشتی تەندروستیە بێ ئەزانی چۆن من پێم وایە بۆ خۆی ئەمە بەدەستی ئەنقەستە هەر لەو کاتی کە دەست برا بۆ کەرتی تەندروستی و کەرتی تەندروستی سەکتەرێکی هەستیار بوو لە کۆمەڵگا کە دەستیان بۆ بردو بە تایبەتکردنی و بوو وەکو کۆمپانیایەک سەیریکرا ئەمە خەڵبەتە قسەی من نیە قسەی بەرپرسە باڵاکانی تەندروستیشە کە قاچاقچێتی و بازرگانی بە دەرمانەوە بکرێت کە لە پرانسیپەکانی پزیشکی لا بێرێت کە دکتۆرێک دابنیشێ لە عیادەکەیە بە پارە و بە بەرتیل و بە ئیمتیاز جۆرێ لە دەرمانەکان و لە هی ئەو کۆمپانیای و لە هی ئەو شەریکەیە سەرف کات ئەم پێم وایە بۆ خۆی ونکردنی ئەخلاقی میهەنیە ئەمە ونکردنی ئەخلاقی میهەنیە نەمانی ئەخلاقی میهەنیە بە بەرنامە کەرتی تەندروستی گشتی لاوەزەکە ئێستاکە خۆبەخشان دانامەزرێنێ بڵین دەرمان نەبێ بینا نەبێ ئەزانی چۆن ئەوان ئیشیان بەوە نییە ڕاستیەکەی ڕەنگە هۆکار زۆر بێت و ڕەنگ کاتیەوە نەبێ هۆکارەکان باسکەین بەڵام یەک هۆکاری سەرەکی هەیە لێرانە کە دووشتی سەرەکین هەتاکو ئیدارەکان و هەیکەلە ئیداریەکان و بەڕێوەبردن لە پرزگەکە و هەتاکو ئەگاتە وەزارەت لەسەر محەساتی حیزبی بێت حاڵی لەمە باشتر نابێت بەڕێوەبردن و ئیدارە ئەمە لایەکی لایە دواشی ئەگەرتو سەر ئەوەی کە سەیری کە یعنی خەسخانە ئەهلیەکان ڕۆژ بە ڕۆژ فراوانە بن ڕۆژ بە ڕۆژ خەسخانەی تایبەت ئەکرێتەوە لەگەڵ ئەوەشە خەسخانەکانی کە پەکیانەخرێ بەشەکان ئەپوشێنەوە دامەزرانن نییە جیهازەکانشکێن ئەگەر بوختان نییە ئەگەر بڵێن بە ئارەزوو لە هەنێ شوێن جیهازەکان ئەوەستێن و ئشکێنن بە خااتری گەرمکردنی بازار و زائیدەن ئەو شوێنانی کە ئێساکی ماوەتەوە پێ و تێ کەرتی گشتی بەداخەوە هەڵبەتە جێگەی داخە ئەمە ئەڵێم بۆ بە وەکو شوێنێکی پیاکردنی نەخۆش و پارە بۆ خەسکانە تایبەتەکان لەگەڵ ڕێزم وەکو دەڵالخانەیەکی لێ هاتوو بۆ پیاکردنی نەخۆش بۆ خەسکانە هەلێکان نەخۆش لێو دەنێرن بۆ تایبەت من بخۆم لە بەردەمی خۆمە نەخۆش کۆما بووە بردوومەتە ئەوانە هاتون شپانیانە بەگوێی ئەو کەسی کە لەگەڵای توی بوو بۆ فڵان خەسخانەی تایبەت سوپاس دەکرێن وڵات کە سەروەر سەبارەت بە ژمارەتان ئێوە ژمارەتان ئەوەندە زۆرە کە حکوومەت نتوانێت داتان بەمەزرێنەوەکو خۆبەخشان کە حەسەنوتی ڕەنگە پێویستیان بە 8,000 بۆ نمونە زیاتریش بێت کارمەندانی تەندروستی بەڵێ ئەمە لەوکو دانەمەزراوانی تەندروستی لە پارێزگای نێر کارمەند نییە هەر کارمەند نییە مە باسی بەس کارمەند بەسەرن بەس پەرستار ناکەین پەرستاری پەیمانگایە پەرستاری زانکە هێمە بەشی تیشمانەیە بەشی دەرمانسازیمانەیە هێمە دکتۆری دەرمانسازمانەیە هێشتا دانەمەزراوە پزیشکی دیدانمان هێشتا دانەمەزراوە بەشی یعنی زۆر بەشی تر هەیە کە چارەسەری سروشتیمان هەیە بەشی بێهۆشکاریمان هەیە ئەمانە هەموو کارگێڕی تەندروستیشمان هەیە هێشتا دانەمەزراون خۆبەخشن لەگەڵ ئێمەیان ئەم بەشانە هەمووی هەیە ئەمانە هەمویان خۆپیشیان کردووە بەشێکی نزیکەی تا ئێستا 8,000 کەس لەناو کەرتی تەندروستی سلێمانیا بە خۆبەخشی کاری کردووە ڕێژی دانەمەزراوە ئێستا کە ماوەتەوە چەندە خۆبەخشەکان 2700 کەسە 2700 کەسە مەش بە ڕێژەیەک ئێمە هەوو کاک حەسەن وتی ئەڵێ 8,000 کەس میلاکی خەسخانەکان نەقسە بەڵام ئێمە بە 2700 ئەو نەقسەمان بۆ پڕکردوونەتەوە تێبگە لەوەی کە ئەمە چەند ئەم خۆبەخشانە چەند هیلاکن نەخۆشخانەکانە چەندێک کاری زیاتریان بۆەکەن مەسەرەن کارمەندێکی تر ئەگەر لە مایەکە 5 داوامی هەبێ بینی من کارمەندی خۆبەخشم بینیوە لە مایەکە 18 ڕۆژ لە داواما بوو من بۆ خودی خۆم لە کۆرۆنای لە سەرەتای هاتنی کۆرۆنایە کە هیچ کەسێک نەیەتوانی بیکە ماوەی 80 ڕۆژ بەسەرێکەوە لە داواما بوو بەبێت چوونەوە بۆ ماڵەوە بەڵێ ماوەی 3 مانگ و ماڵەوە نەبینی بوو هێشتا چونکە من خۆمەگەیشتم لەو کەسانی کە لە پارێزگای هەڵەبجە هاتوومەتە سلێمانی لێرە خوێندم تاوا کرد و دەستم بەکار کرد و خۆبەخشیم کردو
بەس لە کۆرۆناش هەبووە خەڵکی خۆبەخشگییانی دەستدا بێت وەکو خودی خۆی کارمەندی ڕستمیمان هەبوو ئەوانەی کە نەخۆشخانەکەی کۆرۆنای ئیشیان کردیان نەخۆشخانەکانی تر لە کەرتی تەندروستیا لە کۆرۆنای گیان لە دەستداوە کارمەندمان هەیە بە بۆنەوەی کە لە کۆرۆنای ئیشی کرد و ڕۆشتەوە بۆ ماڵەوە داچی لە دەستداوە داچی بە بۆنی ئەوە توش بووە داچی لە دەستداوە باوکی توش بووە کەسی خۆمانە لەگەڵ خۆمانە داوامەکە باوکی توش کردووە باوکی ژانی لە دەستداوە ئەمەش ئەو کارێکی زەحمەتە بێ بۆ خۆبەخشە بەڵام سەر ڕایەوە هێشتا بەردەوامە ئەی ئێوە تاکەی بەردەوام دەن وڵێن لەم ناڕزایەتتان خۆتان وەکو ئەو هاڵانی کە ئەمڕۆ پێمان گەشتووە لە ئەنجومەنی وەزارەت ئەڵێ ئەم دامەزرانە پەیوەندی بە وەزارەتەوە نیە ئەمە پەیوەندی بە ئەنجومەنی وەزیران و ئێمە وەکو داواکاری بەس داواکاریەکمان بۆ بەرز کردوونەتەوە پارێزگارەکان بۆیان کردوون پارێزگاری ناو پارێزگاکان بە دوادەچوونیان کردو ڕۆشتون بە دوای تا ئیشەکانیان بۆ کردوون و بۆیان تەواو کردوون بۆ هەواڵی پێمان گەشتووە ئێمەش لێرەوە بەردەوام ئەبین لەو بایکۆتە بڕواکە دانی جارکە هەنەشت یەمونۆکو نوێنەری گشتی و خۆبەخشانی کە لە پارێزگای سلێمانیان ئەوڕە تەلەفۆنیان بۆ کردوم هە پێشوی پێمە بەرنامەکەەوە ئەڵەن یەک دوو بەشێ لە خەسخانەیەەکە نامێ بە تەواتی ناوی بێنە مەڵە هیچ کارمەندێکی تیانی و نەخۆشیشی تایە ینی لە ڕووی عاتفی وجدانیشەوە نازانین چی بکەی بەرامبەر ئەو نەقسێکە لە ناو نەخۆشخانەکانەیە چونکە ئەو کەسانەشی کەچنە نەخۆشخانەوە کەسوکاری منن کەسوکاری تۆن کەسوکاری هاوڕێکان و خزمەکانی خۆمان نەچنە نەخۆشخانەکەەوە نەخۆشەکەون ینی ئیجبارە بین لەسەرەوەی کە بڕۆین یارمەتیان بین ئەمە مەبەستەکەمانە بەڵام وەکو بەردەوامی ئەمە هەر بەردەوامی لە بایکۆتکردن لە سبەینەشەوە هەر بەردەوام بین لە خۆپشاندان هەتاکو ئەو کاتی ئەنجومەن و وەزیران و وەزارەتی تەندروستی بە تەواوەتی جێبەجێ داواکانمانەکەن و گوێ لە داواکانمانە گرن و بەڵێنی تەواوەتیمان لێم بۆ داواکاریەکان بەڵێ سوپاس دەکەم بەس وەکو کاری خۆبەخشی گوڵاڵەخانە ئێستا دەڵێن کاری خۆبەخشیش نەماوە بەوانەی کە تازە دەیانەوێت ببن بە خۆبەخش هەنی خۆبەخشیش ئێستا واستەی دەوێت بۆ کاری خۆبەخشی ئەگەر واستێش بکەی ناکرێت بەڵێ ڕێگی سە بڕۆ لە وەزارەتی هەولێر تەندروستی سەیری بکە هەمووی دانراوە واستەشیان کردووە دانەمەزراون ناکرێت هەموو شتێکی سلێمانی وەستێنراوە باش ئەرکی بەرپرسانی تەندروستی ئێرە بۆ نمونە ئێستا تیمی یەکێتی لە حکوومەت سێگری سەر حکوومەتە بریکاری وەزارەتی تەندروستیە ئەرکیان چێوان بەرپرسارەتەکە چییە؟ ئەگەر بەرپرساریشیان هەبێ نایکەن لەبەر پۆست و پایەکەی خۆیان بۆی لە دەستینێن بێدەنگیان هەڵبژاردووە ئەگینا ئەتوانن شتێ بکەن بۆ ئەم خۆبەخشانە تا ئێستا نەهاتون دەستخۆشیەکمان لێکن ئەبووە وەزیر خۆی بەهاتە لەگەڵ جەماعەتی کۆرۆنایە بە تایبەتیدا بنیشتایە قسەی بکردا دەستخۆشی لێ بکرا لەبەرەوە 2 ساڵ ئێمە کاری خۆبەخشیەکەین لە کۆرۆنا تا ئێستا نەهاتون دەستخۆشیان لێ نەکردون لە کارەکانی هیچ شتێک دەستخۆشیان لێ نەکردون و نەهاتون ژە بەلامانەوە هەر نشمان بینیوە هەندانەکەشەوە خۆتان ئەگەدارن وەستێنرا خۆپێشاندانیان کرد ئەنجاکە پارەکەیان هەم سەرف کردەوە ئێستاش وەستاوە ئەی بەرپرسانی تەندروستی سلێمانی داواکاریەکانی ئێوان بەرز کردوتەوە بۆ وەزارەت وەکەوە ئەڵێت بەرزمان کردێتەوە بەڵام ئایا ئەوان گوێی لێگرن باشە بەزەوەی کە کراوە بڵین بەنهێنی کراوە دامەزرانەکەی دەتانەوێت دامەزرانەکە دادپەروەرانە بێت جیاوازی نەکرێت لێوان شارەکانە پارێزگاکانە من بە حکومەت ئەڵێم وەزارەتی تەندروستی ئەڵێم ئەگەر ئەو حکمی سلێمانی ئەکا ئەگەر و بۆ حکومەتی سلێمانی ئەزانێ بە ئەم نەعەدالەتیان نێڵێ بۆ ناگە سەد لەوێ دامەزرێن با لێرە سەد دابمەزرێنێ لە هەڵەبجە دابمەزرێنرە لە ڕانیە لە قەڵازێ لەمانە هەمووی دابمەزرێن نۆکم لە یەک شوێنێک ئێوە لەگەڵەوە دانین کە بۆم دامەزارن هەڵبوەشێتەوە بەزتانەوێت هەموو شوێنەکان بەدات پەروەرانە دابمەزرێ بەڵێ ئێماڵێن با بکرێت لەگەڵوانی نەکرێت ئەوانیش مافی خۆیانە بەڵام بە ئەگەر ئەکرێت بە عادلانە بێت بۆ هەموو شوێنێک بێت باشە بەس بەرپرسیاری یەکەم خۆی یەکێتی نییە لەم ناوچێ مادەم بۆ نمونەوەکو ئەوی کە حکوومەت لە حکوومەت مەوەسم لە حکوومەت نەخۆشیش بەرپرسیارەتی بە بەرامبەرەوە بەس وەکو بەرپرسیاری حکومی وەکو بەرپرسیاری یەکەم یەکێتی و گۆڕان و ئەنجا حزبەکانی کە چکم ئەوان نوێنەراتی ئێماکەن لەوێ پەرلەمانتارەکان ئیشیان چیە لەوێ بۆ بێدەنگیان هەڵبژاردە بۆ هەڵوێستیانە بەرامبەر بەمە ئەو 2 ڕۆژێمە خۆپێشاندانەکەن یە کەسێکیان ناتنە بۆیە بابێن پاڵپشتی مام بکەن وا هیچیان بۆ ناکرێت باپێن پاڵپشتی مام بکەن دەستی خۆشیان تێن باش سوپاسان دەکەم کاک مسلیم کاتمان کەمەوە بەس سەبارەت بۆی کە چارەسەر چیە بەوەی کە دامەزراندن بکرێتەوە چی بۆ ئەو خۆبەخشانە بێ ئێستا و کێشەی مامۆسانی وانە بێشێ دەرچوانی بەشەکانی تر هەیە حکوومەت
بۆ هیچ پلانێکی چارەسەرەکە چییە؟ سوپاس دەکەم. وەکو پەرلەمانی چی دەکەن دوایەوە بەداچوونی زیاتر دەکەن لەسەر کەرتی تەندروستی؟ سوپاس دەکەم. ڕاستە. وڵای من تاکی دەکەمەوە کاک عەبدولحەکیم، قسەی ڕاست ئەوەیە کە ئێستا لایەنە سیاسیەکان بەتایبەت ئەو لایەنانێک کە بەشدارن لە حکوومەت پشتی سەرەکیان هەیە بەرژەوەندی حزبی وەلا بنێن، ئەوە بێن قسە لەسەر بەدیهێنانی مافی ئەم خەڵکە بکەن لە هەموو چین و توێژەکان. ئێستا کەرتی تەندروستی بەرە وێرانبوونە ڕوا، دوجار هەر برا و خوشک و کەس و کاری ئێمن کە ئەسنە بکە تەندروستیانە و ئەو کارمەندە بەڕێزە خۆبەخشانە هاوکاریانەکەن خزمەتی تەندروستیان پێشکەشەکەن بەم هەموو گرفتە تەندروستیەکە لە بنکە تەندروستیەکانە هەیە، داهاتێکی زۆر هەیە. بەڕاستی عیبەیە ئێستا بەم هەموو داهاتە زۆرەوە کێشەی موچە و دواکەوتنی موچە و کەمی خزمەت گوزاری تەندروستی و دانەمەزراندن لە هەموو سێکتەرەکان هەبێ کەمە پێمان وایە بەڕاستی هیچ بەهایەکی نەهێشتۆتەوە بۆ ناڕەزایی نەبوون و دەرنەبڕینی ناڕەزایی خەڵک لە ئێستاە و پێویستی بە جمو جۆڵێکی خێرا و چارەسەرێکی خێرا هەیە لە هەموو بوارەکانە ئەگەر نا بەڕاستی وەک ئەم کارمەندە بەڕێزانە ئاماژەیان پێکرد. ئێستا بەش هەیە لە نەخۆشخانەکانە ئەگەر جێ بهێڵدرێت ڕنگ بێ ئەو بەشە پەچی بکەوێت و کەسێکی تری لێ نییە بە میلاکی وەزارەت بێ خزمەت لەو بەشە بە نەخۆشانی تەندروستی بکات لە شارەکانە. و ئێمەش لە پەرلەمانی کوردستان بەڕاستی ئێمە وەکو لێژنەی تەندروستی لەگەڵ وەزارە لەسەر خەتین و هەوڵە دەین بەڕاستی وەک ئەو خوشکە بەڕێزە باسی کرد دامەزراندن بۆ هەموو شارەکان و بۆ هەموو کارمەندەکان بکرێت، نەک ئەمە ڕێگری بکەین لە دامەزران هیچ کەسێک. بەڵێ سوپاس دەکەم. ئێکا حەسەن کاتمان زۆر کەمەوە سەبارەت بە ئەوەی کە لە سلێمانی دەگوزارێ دانەمەزراندنی کارمەند بێ، کەمی دەرمان بێ، نەبوونی بینای پێویست بێ، ئامێری پێویست بێت، هەرسیێنە بە تاواتی کەرتی تەندروستی لە کوردستان بەگشت لە سلێمانی بێت. ئەو قسەی من نیە، ئەو قسەی بەرپرسانی باڵای تەندروستی ئەم شارەیە کە ئەڵێن تەواو دەست بێئەمەل بوون لە هەموو شتێک. ڕاستیەکەی من پێم سێرە بەسی حکوومەتێکی خۆجێیی، حکوومەتێکی هەریەم لەگەڵ حکوومەتێکی مرکزیە لەگەڵ سێ نوێنەرایەتیان، نوێنەرایەتی کە ئەنجومەنی پارێزگامان هەیە لێرانە و نوێنەرایەتی پەرلەمانی کوردستانمان هەیە، نوێنەرایەتی پەرلەمانی عێراقیشمان هەیە. یعنی ئەم بێدادیە خەڵک بمرێت کارەسات ئەوەیە، یعنی خۆیان هاوارەکەن بەرپرسان ئەڵێن نەخۆشی شێرپەنجە لە خەسخانەی هیوا ئەمرێت. کەس دەنگی لێ نامەوەس. ینی ئەمانە چین ئیشیان چییە؟ ئەگەر بۆتان ناکرێت بۆ نایەنە دواوە. ئەنجومەنی پارێزگا تۆ ئیشیت ئەگەر من لە بەڕێزێکم پرسی وتم ئەو بەس ئەو پارەیە کە لە ژینگە وەرەگیرێ لە بەڕێوەبەرایەتی هاتوو چووە تا ئیساکی و پارێک ئەو بڕەپاری کە وەرەگیری 1 نەمامیلێر ڕێنراوە بۆ چاکردنی ژینگە نەیتوانی پێم بڵێت. ئەی باشە ئەڵێ بە قسەمان ناکەن کە بە قسەت ناکەن تۆ ئیشت چی ئەی بۆ نایت؟ ئەی باشە وەکیل وەزیری لە وەزارەتی تەندروستیە کە بە قسەی ناکەن بۆ نایێتەوە بۆ وازاهێن وەزیرەکە پشکیەکێتیە وەکیل وەزیر ئەگەر لە ئەنجومەنی وەزیران کە قوبات تەڵبانی خۆی جێگیری سەر جێگریەتی کاکە ئەم جێگرانە ئەگەر بۆ بەرژەوەندی خۆتان چوون بۆ منت بەسەر ئێماکەن بۆ بەناوی ئەمە قساکەن. من پێم وایە لە هیچ شوێنێکیانە بوختان نییە و نەحەقیش نییە کە بڵێم لە هیچ شوێنێکیانە ئەوە نوێنەری تەواوەتی خەڵک نین. منەڵم تاکتاکیتیە بەس بەگشتی وایە کەرتی تەندروستی سلێمانی وێران بووە ئەوەی کێستا دەگوزارێ ناتوانانی پێ بڵێ کەرتی تەندروستی ئێستاکە. ئەی پێی دەوترێتی پێوتێ کاولە وێرانە وێرانیەکە ئەنی ڕاستی ئیحراجە بی کە تووشی نەخۆشە بین لە خەستەخانە. بەڵ ئەگەر شتێکت ماوێ بە کورد سوپاس دەکەم. من ئەڵێم بە خۆبەخشەکان ئەڵێم و بە هەموو خەڵکیش ئەڵێم تەندروستی مافە، تەندروستی مافی گشتیە، بە هەمووشمانەوە ئەبێ پارێزگاری لێ بکەین، بە هەمووشمانەوە ئەبێ دەستی یەکتری بگرین، بە هەموو خەڵکیش ئەڵێم بێنە سەر جادە لەسەر ئەم مافە. بەڵێ گوڵاخانە بە جەناب شتێکت مابێ داواکارێک شتێکتان هەیە فەرموو. وەکو داواکاری من ئەڵێم با حکومەت بەدەنگمانەوە بێت و هەوڵمان بۆ بدە یەکێتی و گۆڕان و حزبەکانی کە با بێن پشگیریمان بکەن، با هەوڵمان بۆ بدەن بۆ دامەزراندن بە هەموو شێوێک. سوپاس دەکەم سەروەر جەنابی. من داوا لەو بەرپرسە ئیداریانی ناپارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین و گەرمیانەوەکەن لەگەڵمانە یەکدەنگ بن ئەگەر خۆیان پشتیان نییە لەسەرم ئیشەوە ئاگیان لە میشە نیە بابێن لەگەڵ ئێمە یەکدەنگ بوون و داوا لە هەموو ئەو دانەمەزراوانەی کە لە ماڵەوە دانیشتون و ئەو کەسانی کە لە ماڵەوە و دەرچوی پەیمانگە و زانکۆکان و تا ئێستا دامەزرانیان بۆ نەکردوون
داوایان لێکم لەگەڵ خۆبەخشانی تەندروستی و دانەمەزراوانی تەندروستیا بێنە سەر جادە و ئەوانیش داوای مافی خۆیان بکەن. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان سەروەر سەرحەد نوێنەری خۆبەخشانی تەندروستی هەروەها گوڵاڵە کامیل خۆبەخشی تەندروستی حەسەن مارف نوێنەری تۆڕی پاراستنی گشتی تەندروستی سوپاس دەکەم هەروەها لاولێرەوە مسلیم عەبدوڵڵا ئەندامی لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ